پێشتر کاتێک گرژی نێوان پارتی و یەکێتی پەرەی دەسەند خەڵک و حیزب و کەسایەتیەکان دەکەوتنە نێوەندگیری لە ترسی ڕوودانی شەڕی براکوژی. بەڵام ئێستا چەند شیر و تیر لە یەک دەسوون لە بانگەشەی هەڵبژاردن هەموو قسەیەک بە یەک دەڵێن کەچی لای خەڵک نەبای دێ و نەباران. زیاتر لەوە بە سیناریۆشی دەزانن خەریکە بگاتە ئەوەی سوێند و قورئان بخۆن کە شەڕەکەیان جددیە کەچی خەڵک وەک چیرۆکی شوانە درۆستنەکە ئەو جارە بەڕاستیشیان بێت هەر باوەڕیان پێ ناکات. لكن مرة قرب حدود بكبير ما قدر يصده. شەڕە میدیاییەکانی پارتی و یەکێتی لایەنگرانیان گەرم دەکاتەوە بۆچی نێچیروان بارزانی بەو توندیە هاتە ناو هەڵمەتی بانگەشە و سەرۆکی پەرلەمانیش هاتە دەنگ. پێچەوانەی بانگەشەکانی پێشوو هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارە تا چەند ڕۆژێک پێش ئێستا لە نێوان لایەنەکان و پارتی و یەکێتی گەرم نەبوون. بەڵام ئەو دووسێ ڕۆژە کەوتونەتە خۆ بە جۆرێک کە سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و جێگرەکەشی تێوەگلاون. دەگوترێت ئامانجەکەشی بۆ ئەوەیە لایەنگرانی خۆیان بوروژێن و سۆزیان بجوڵێن و ئەگەر بڕیاری بایکۆتیان دابێت پەشیمانیان بکەنەوە. حیزبەکان بەهۆی گۆڕانی سیستەمی هەڵبژاردن ترسیان لێ نیشتووە کە ئایا چارە نووسیان چی بەسەردێت و لایەنگرانیان بەشداری هەڵبژاردن دەکەن یان بایکۆت چۆن دەبێت. بۆیە هەموو ئامڕازێک بۆ هاندانی لایەنگرانی خۆیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بەکار دەهێنن. بە تایبەت کە دەبینن خەڵک بە گشتی سارد و سڕە. بۆیە هەردوو حیزبی حکومڕان دەیانەوێت بە تەکنیکی هێرش بۆ سەر یەک مەترسی فراوانی بایکۆت لە بازنەی لایەنگرانیان دوور بخەنەوە. بۆیە بەشێک لە خەڵک بەڕێکەوتنی پێشوەختەی دەزان و باوەڕ بە شەڕی وتەکانیان ناکەن. گرژی ئەم جارەی نێوان پارتی و یەکێتی لە لێدوانێکی سەرۆکی هەرێمەوە دەستی پێکردکەوتی لە کوردستان تەنها حساب بۆ پارتی دەکرێت و تەنها حزبێک کە حسابیشی بۆ دەکرێتن پارتیە. ئەو لێدوانەش زوو کاردانەوەی سەرۆکی پەرلەمانی لە دوای خۆی داهێناکەوتی ئەوەی حساب بۆ یەکێتی نەکات یەکێتیش حسابی بۆ ناکات. هەر هێزێک هەر حیزبێک هەر کەسێک یەکێتی حساب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکا و نایخێنێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش حسابی بۆ ناکا و نایخێنێتەوە. جێگری سەرۆکی پەرلەمانیش وتی پارتی بوونێ قەرزارن. لێدوانەکەی نێچیروان بارزانی بووە جێگای ڕخنەی لایەنەکان. ئەبوبەکر کاروانی سەرکردە لایەگرتووی ئیسلامی ڕایگەیاند. ئەو لێدوانە لە قازانجی ڕۆڵی ئەو نەبوو. حیزبەکان بەگشتی مامەڵەیەکی جیاوازتریان لەگەڵ نێچیروان بارزانی دەکرد لە ناو پارتی. بەڵام ئەم لێدوانە نیگەرانی کردوون و ڕەنگە لێکەوتەکانی دوای هەڵبژاردن زیاتر دەرکەوێت. هاتنە سەرخەتی نێچیروان بارزانی بەو شێوە توندە ئاماژەیە بۆ خراپی دۆخەکە. ئەو حیزبە ناچارە بۆ ڕاکێشانی سۆزی لایەنگرانی هەموو کارتەکانی بەکار بهێنێت. ئەوەی لە دەستی یەکێتیش ماوە تەنها بەکارهێنانی کارتی لاهوو شێخ جەنگیە کە بتوانێت لایەنگرانی بایکۆت لە حیزبەکەی هان بدات بچنە سەر سندوق و ئاشتیان بکاتەوە. بەڵام ئەویش دیار نییە ئەو دۆخەی دروست کراوە لە ناو ئەو حیزبە هاوکار دەبێت یاخود نا.